بیروکە و دامەزرانی ئەم کارگەیە بە یارمەتی چەند شارەزایەکی کورد لەم بوارە لە ساڵی 2008ەوە دەستی پێکرد. هەر لەگەڵ دەستپێکردنی بیرروکەکە دەستمان بە کارکردن کرد لەو پروژەیە و لە ساڵی 2009 بەرهەمەکانمان کەوتە بازارەوە لە هەرێمی کوردستان و لە عێراق. یەکەم جار لەسەر 4 خەتی ئینتاجی کارمان کرد کە زیاتر لە 16,000 کارتون بوو. وردە لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیای دروستکردنی ئایسکرێم لە ساڵی 2008ەوە هەتا 35,000 کارتون ڕۆژانە بەرهەممان هەیە. ئەم بیرروکەش لەوە دەستی پێکرد کە هیچ کارگەیەکی ئایسکرێم لە کوردستان نەبوو بەو حەجمە گەورەیە. لەگەڵ کۆڵتی کۆنتترۆل و وەزارەتی پیشەسازی و ئەو لەگەڵ دەستپێکردنی وەزارەتی وەبەرهێنان ئەو پروژەمان خستەگەڕ و خوشبەختانە سەرکەوتنی هێنا. هیچ کارگەیەک نەبوو کە منافسە لەگەڵ ئەو بەرهەمانەی کە لە وڵاتی ئێران و تورکیا و حتا بگر لە رووسیا و لە فەرەنساش بەرهەم دەهات. یەکەم کارگەینە کە توانیمان منافسەیەکی کوالیتی لەسەر بەرهەمهێنانی ئایسکرێم لە کوردستان و عێراقدا ئەنجام بگەینی. ئێمە ئێستا لە مایکرۆبایۆلۆژی لابۆراتۆرین لە تاقیگەی دەستنیشانکردنی میکرۆبە بایۆلۆژیەکان. لێرە بەپێی ستانداردی عالەمی و بەپێی ستانداردی عێراقی ئێمە ئیشەکەین بۆ دەستنیشانکردنی 5 جۆر لە بەکتریا. یەکێکیان تۆتڵ بەکتریا ئەکاون کە ئەمە بەکتریایەکە بە شێوەیەکی گشتی هەوایی و لا هەوا هەیە ئەیڕۆبیک و ئەنئێڕۆبیک بە شێوەیەکی گشتی دەستنیشانی یەکەین. بەشی دووەم بەکتریای دووەمیان بریتە لە کۆلیفۆرم بەکتریا، بەکتریای سێیەم ئیکۆڵای، بەکتریای چوارەم ستافیلۆکۆکۆس ئەریەس، بەکتریای پێنجەم سالمۆنێلا. بە شێوەیەکی گشتی ئێمە تەرکیزمان لەسەر تۆتەڵ و کۆلیفۆرم و ئیکۆڵایە. ئەوانی تر زۆر بەکەمی لە منتەجاتی حەلیبی لە بەرهەمە شیریەکانە لە جۆری ئێمە ئایسکرێمەوانە دەرەچن. لێرە بەپێی موادە هەرە بەرزەکانی ئەڵمانی ئێمە کارەکەین. لێرە ئەو بەکتریانەی لە ناو ئایسکرێمەکەی ئێمەدا هەن بە چاو نابیندرێن بچووکن، ئێمە لەو مەرحەلەیە ئەبێ گەورەیانکەین، ینی ئێرە مەرحەلەی بەخێوکردنی بەکتریاکانە. خۆراکیان پێدەین لە دەرەجەی 37 هەڵیان دەگرین بۆ ماوەی 48 کاتژمێر. ئیدر ئەگەر بە ئەو بە جۆرە بەکتریانەی باسم کرد تێیدا بوو ئەو خۆراکە ئەخۆن و گەورە ئەبن و دێنە دەرەوە و بە چاو دەبینرێن. جا کە بە چاو بیندرا بەرهەمی شیر چونکە دەوڵەمەندە بە پرۆتینات و ڤیتامینات و جۆرێک شتی لەو بابەتانە ناتوانانی کۆنتترۆلی بەکتریا بکەی بڵێ حتمما نابێ ببێ. بۆیە هەیە لە هەموو شیرێکدا، بەڵام ڕێنجی هەیە ئەلەمە بۆ ئەمە. بەوەیە بەپێی ستانداردی عێراقی ئێمە جەدوەلێکمان لایە ئەڵێ لەم جۆرە بەکتریایە نابێت لەوەندە زیاترت هەبێ. جا ئێمە دێن ئەو بەکتریانە دەژمێرین، ینی دەژمێرین کە لەو ڕێنجە لایدا کە بۆمان دەست نیشان کراوە ئەوە واتە وایە ئەم بەکتریایە کەڵکی ئەم ئایسکرێمە بە کەڵکی خواردنی مرۆڤ نایە، ئەبێ لە ناو ببرێ، ئەبێ بە زووترین کات لە بازار سەحب بکرێتەوە. بەڵام خۆشبەختانە ئێمە پێ بەر لەوەی ئەم بەرهەمانەمان بک بە بازار، ئێمە لێرە لە ڕووی کوالیتی کۆنتترۆلەوە کۆنتترۆلی ئەەکەین، نایخینە ناو بازارەوە تاوەکو دڵنیانە بین کە ئەو بەرهەمێکە 100% بە کەڵکی خواردنی مرۆڤ دێ. ئەگەریش جۆرێک لەو بەکتریانە دەرکەوت تیایدا و لەو ڕێنجەش لایدا بوو کە چاودێری تەندروستی بۆمانی داناوە، ئێمە ئەبێ خاڵ بە خاڵ هەم لە موادە ئەوەلیەکانمانەوە کە شیر و شەکر و
ڕنگ و تام ئەو جۆرەشتانن ئەبێ بەوێن دەردا بچین تاوەکو یەک بە یەک قۆناغەکانی بەرهەمهێنان ئەبێت چێکی کەین بزانین ئەم خەلەلە لەکوێ ڕوویداوە تا دڵنیابینەوە. ئێرە بەشی کۆگای کارگەکەمانە پێکاتوالە هەموو ئەو ماوەدانەی کە بۆ ئایسکرین بەکاردێت ماوەدەکانیش بریتە لە ماوەدی ئەوەلیمان هەیە ماوەدی غیزاییمان هەیە ماوەدی وەرەقیمان هەیە هەرێکە چەند تەفاسیلێکی هەردەگیری بوو نمونە ماوەدی غیزایی بریتە لە شیر لە زەید لە کاکاو لە سەحلب لە تەعام هەموو ئەو بابەتانە لێرە دابین دەکەین بەشی کوگا وەکو ئێرە وەکو بەشەکەمان سیستەمێکمان هەیە بۆ ئەو ماوەدانەی کەەوە پێویستە کنترۆل بکرێت لە ڕووی گەرماوە بۆ تەبرید بەکار بێتن لێرە ئەو ماوەدانەمان جیا کردوتەوە بەشێکی خاصمان لە بەشی کوگال و دابین کردووە چونکە ئەمانە پێویستیان بەوە هەیە کەەوە لە گەرما بپارێزرێتن ماوەدی باقی ماوەدەکانی تریش ئەمانن وەکو مەقسەد ماوەدی ڕوولەیە کاغەز ئەمانە ینی مەغزنێکی سادەی دەبێت شتێکی ینی ستاندەرە شتێکی تابیعیە ینی پێویستی بەوە ناکە کۆنتڕۆلێکی وە گەرماوانە تێدا بکرێتن هەموو ماوەدانەش کەەوە لێرە بەکار دێتن لە دەرەوە لومان دێت بوو نمونە شیر لە ئەلمانیا دێت لە هۆلاندا دێت لە سویسرا دێت تەعام ئێستا تەعاممان هەیە لێرە لە باشترین وڵاتی دنیا لە سویسرا ئێستا مارکەکەی لەوێ بەقواتە ئێستا لە سویسرا دێت. ئەم قۆناغی دروستکردنی مێکسچەرە تێکەڵەی ئایسکرێم تێکەڵەی ئایسکرێم پێک دێت لە 150 بۆ 64 ئاو و 109 بۆ 12 شیر و 109 بۆ 15 لە شەکر پێک دێ ئەوەی دەمێنێتەوە دوو جۆر لە موادن ئیمەلسیفایر و ستەبیلایزەری پێڵێن ئەویش بە پۆینتاتە بە پۆینت 5 لە سەتی تێەکەی ئیدی دوای ئەوەی ئەو مکەوناتانە بستە ناو حاویەکەوە لەوێن دەر بە فلتەرەیشن بۆ ئەوەی هەرچی شەوائی بێک و شتێکی غەریب هەبێ لە ناو ئەو موادانەیە نەشتێ ناو نیگزەرەکان ناو تێکەڵەکان ئەو تایکانە کە چوو لەوێ ئەم موادانە تێکەڵە بن بەشێ لە ئایسکرێمەکان پێویستیان بەوەیە کە ڕۆنیان لەگەڵ تێ بکرێ ڕۆنی نەباتی ڕووەکییان لەگەڵ تێکەڵ بکرێ ئەگەر ئەوە بوو ئەوە ئەەکەین دوای ئەوە لێرە کە تێکەڵەکرێن پرۆسەی میگزین گەشتێکاتن لە دەرەجەی بۆ نزیک لە 50 بۆ نیو کاتژمێر ئیدی قۆناغی پاستیوریزیشن دەست پێ دەکات قۆناغی خاوێنکردنەوە کوشتنی هەرموو میکرۆب و جەرسوم و باکتریاکان لە ناو ئەم تێکەڵەیە ئیدی ئەمە لە دەرەجەی 80 بۆ 83 ئەکرێتن بەڵام خۆشبەختانە باکتریاکەی ئێمە کە لە جۆری کۆلیفۆرمە ئەمە لە دەرەجەی نزیک لە 50 ئەتوانرێ بتێک بشکێنرێ بەڵام بۆ سەلامەتی خۆراکەکە لە دەرەجەی 83 پاستوریزیشنی بۆ ئەکرێ دوای ئەوە جیهازێکەیە پێڵێن هۆمۆجینایزەر هەڵەسێ بە پرۆسەی هۆمۆجینایزینگ واتە ئەم خەڵتەیە ئەم تێکەڵەیە ئەیکا بە یەک ڕنگ خۆتەن ئەزانن شیر بەشێ لە دۆنی تێدا بەشێ لە ڕۆنی تێدایە ئینسان کە شیرە خواتەوە ئەم ڕۆنا وەکو تەبەقەیەکێتە سەروی شیرەوە ئەمە نابێ بۆ ئایسکرێم ئەمە نابێ ڕووبدا ئێمە چیەکەین ئەم ڕۆنا بە جیهازی هۆمۆجینایزەر بە پرۆسەی هۆمۆجینایزین تێک ئەشکێنین هەرتو بڵاوی ئەەکەین قۆناغی دیسپێرشنی پارتیکڵەکان ڕوئەدا ئەم خەڵتەیە ئەبێ بە خەڵتەیەکی هۆمۆ لە هیترۆوە نامێن لە چەند ڕەنگێک و چەند تەبەقەیەکەوە ئەبێ بە یەکدانا دوای ئەوە ئەمە لە پرۆسەی پاستوریزیشن هات بۆ هۆمۆجینایزین دەرەجەکەی 85 بۆ نمونەیە قۆناغی شۆکینگی بەکتریا لێرە ڕوەدا ینی لە دەرەجەی 80 پرۆسەی کۆڵینگ لە دەرەجەی 80ەوە بۆ ئەبەزێنێتە سەر دەرەجەی 5 ئەم مەرحەلەیە مەرحەلەی شۆکینگی بەکتریای پێڵێن ئەگەر بەکتریایەکیش حەبێ بمێنێ لەو پرۆسەی شۆکینگکە دیسان ئیتر لە پاش ئەمە ئەچن بۆ ناو کۆنتێنەرەکان هەڵەگیرێن ئۆڤەرتایم بۆ ماوەی یەک شەو و یەک ڕۆژ دوای ئەوە بە پێویستی خۆت ڕنگ و تامی فلەیڤەرەکانی لەگەڵ تێکەڵەکەیت و ئەینێری بۆ ئەوەی ببن بایسکرێ.
كشيء هر جورمان لكردستان أو بنمنا إيران يعني لإيران كارجة كان توكر يكترين يعني لداري بقدر حتى سليفون حتى دقات الشير لولاتي خويانا استعماله آیس کریم یک برهم دینین لداره که بگره حتی دگات سلیفون و همو مواد اولیه کان دبیل دروا بکرین بیش گلوی که عمل دروا دکرین اوان مواد خویان دنیر نکردستان گمرکیشان شتی که رمزیان لیور دگرن حتی او سالش او کارتونشتانه که عمل دروا دینین اوانش گمرکیان اختصاصه یعنی مسئله گمرک کی گوره من هیا چند جار دوامان کرده لانی پیوندار که او که شما بچاره سر بکن چون که ما دتوانی لیره آیس کریم برهم بینیم بس خوزگمان دخواست کارگی که داری آیس کریمش لیره با کارگی که کارتونش لیره با که بتوانی با هاوکاری ما میکنه یعنی پیک و بتوانین آیس کریم که هموی لکردستان برهم بینی چند جار دوامان کرده لانی گمرکیه و یعنی موتی آیس کریم ل ایران و دیت نشتی که رمزیالی ورده گیرید تو من نشان زور جار داده بزیتن یعنی منافسه من زور جار پینا کردن یعنی ارزانتر لما دیتا اما منافسهش که رکابری دکن لسر او کارگانه لدره و تنها رکابری لسر کوالیتی دکن نک لسر ارزانی و لسر ارزانی که نرخی آیس کریم بخینه بازار هیچ تامو خوشکی تدانه بید دوایەوەی تێکەڵەکە مێکسچەرەکە حازر بوو ئەخرێنە ناو ئەو کۆنتەینەرانە ناو ئەو دەفرانە هەر یەکەیان بە پێی حەجمی خۆیان 1000 لیتر هەیە ئەگرێ هەیە زیاتر ئەگرێ لێرە 24 سعات ئۆڤەرنایت هەڵەگیرێ بۆ ئەوەی ئەو پرۆتین و ئەو شتانەی کە لە ناو شیرەکە هەن و باش کارێک لەگەڵ یەکە بکەن کە بەوەی کەمیکاتەوە لێرە لە ڕووی زانستی و ناتوانین ئەمە هەر سەرپێیی باسەکەی پاشەوە هەر جۆرێ لە ئایسکرێم کە تۆ دەتەوێ ڕنگ و تامەکە لەوێ بۆی زیاتەکەی ئەیکەی بەوە کە ڕنگ و تامەکەت بۆ زیاد کرد ئەیت بۆ ناو ئەو فریزەرانە ئەمانە فریزەرن لە ناو ئەو فریزەرانە تۆزێ خەسە بێ لە ڕێگەی هەواوە دێت بۆ ناو ئەو هەر جۆرێش قالبەکان یعنی هەر جۆرێک کە تۆ دەتەوێت چ شێوازێک چ فۆرمێک بدەیت بەو ئایسکرێمە لێرەوە دروستە بێ جا لەم قۆناغەیە هەیە گوێزی تێکە هەیە فستقی تێکە هەیە شتۆزێک قاوەی بەسەرە ئاکاتن ئەمە لەو قۆناغەیە ڕوئەدا پاشان مەرحەلەی پاکینگ مەرحەلەی لە قالبدان دێتن مەرحەلەی هەڵگرتن و ئێکسپایر دەیتەکەی لێ ئەدرێ بە شێوەیەکی گشتی ئایسکرێمەکان ساڵێکن ئێکسپایریان بۆ نمونە ئەمڕۆ دروست بوو ساڵێکی تر لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا لە کاتی خۆیان ئێکسپایرە بێت لە پاشەوە مەرحەلەیەکی زۆر گرنگەیە پێڵێن مەرحەلەی هاردینگ ئەو مەرحەلەی هاردینگە ئەچێت بۆ ناو فریزەرێکی زۆر گەورەتر لەوە لە دەرەجەی خوار 45 ناقص 45 ئەلەوێ بۆ ماوەی 20 دقە دەمێنێتەوە ئەو لەژێر پستانە ئەپەستێنرێتن لەژێر دەرەجە حرارەیەکی زۆر نزمە ئەبەستێنرێ پاشەوەی کە ئەم قۆناغەی بڕی کاڵبەتە ئەمەش لە ڕووی زانستیەوە کار لەسەر پێکهاتەی کیمیایی و لەسەر ئەو کارلێکە کیمیانە ئەکە کە لە مۆتەکە ڕوئەدەن پاشەوە مەرحەلەی هەڵگرتن لە ناو کۆگاکان بەپێی ستانداردی عالەمی لە ناقص 23 یعنی لە 23 دەرەجە لە خوار سفرەوە ئەبێ ئایسکرێم هەڵبگیرێ تاوەکو ئەبرێتە بازارەوە.
آیسکریمی ما بیشگل کوالیتی کنترل و همون جارش لرگای تاقیگای خومانه پشکنی بوده کرد. بیشگل خوشمان وزارت تندرستی مانگانه جارگ دین رین مایمان پیدا بخشن تماشای نو کارگرد کن. یعنی اما آیسکریم یک برام دینین لمطمئنین که آیسکریم یکی خوانه. بس او آیسکریم ایل در آورده تنها یک پشکنی بوده کرد ل بنککانی تندرستی ل حدود کان. نازانین یعنی ناتوانیم بریال سر بدن که اوان تا چند گرینگی دادن با کوالیتی و که با آیسکریم یکی تندرست. دواکاری من لحکومت آویا که هر چند کارگری کی کرتی تایبات بالا مرگی کی نتویان هیا دتوانیت انشان باشانی حکومت بواسطه کم کنوی بیکاری دواکارین لیان که پشگیری ما بکن لهموری که و لاروی گمرک کانه و لاروی سپاندنی باش لاروی نرخی کاره با امان همون لسر یعنی تنانت اوصال کاره با لا شست وحده و نرخی لاش یک وحده با شست دینار بو با 120 دینار که اوش بارگیرانی کی تر لسر کارگی آیسکریم دواکاریم پشگیری ما مکن چون که هر چند یکی کردی تایباته بالا مرگی اوانه یعنی کارگکان دبنه هوی اوی که بوجانوی کی زوی بلا ولاد عربستان لگر درست کردنی کارگی آیسکریم او قیودنا ماشکان وزارت تندرستی مان کرده ها به شکل کارگه درگاه کراوای با هر کسی که ده سامپلی خوی ورگیرید هلا روی وزارت تندرستی و کوالیتی کنترل و وزارت پیشسازی و بگیره هر جهتی که بیه آیسکریم تا چند گرینگی با تندرستی درگاه مان کراوای دتوانی به لگل مان تماشای ناو هولی برهمنان بکاتن که تا چند اما گرینگی با لانی تندرستی دادی چون که کارگی آیسکریم کارگی که زیادتر تایبت به خوردنی مندال شتی که تایبت به خوردنی مندال یکم جار مندال کانی ما و آیسکریم دخون اما زیادتر پابند بین با وی خلق پابند بیده دوای ئەوەی بەرهەمەکەمان دروست کرد و هەڵگرت پێویست دەکا ئامێرەکانمان بشۆینەوە ئامێرەکان بە تەریقەی بە ڕێگای ئاسایی خۆمان ناشورێتەوە بەڵکو موادی تایبەت بەخۆی هەیە ئێمە سیستەمیکمان هەیە لە ئێستادا لە دنیاە سیستەمی CIP باوە بە سیستەمی CIP ئەم ئامێرانەمان ئەشۆینەوە سیستەمی CIP سێ جۆر لە مادە لە خۆی ئەگرێ مادێک سۆدیۆم هایدرۆکساید NaOH کە ناوی توجاریەکەی کۆستیک سۆدای پێڵێن ئەمە مادەیەکی تفتە ئەیخین بەناو بۆریەکانە بەناو کۆنتینەرەکانە بەناو هەر کونجوکەلەکەبەرێکی ئەو دەستگایانەوە بۆ ئەوەی لە هەر شوێنێ پیسیەکە بێ بەکتریایەکە بێ لە ناوی بەرێت چۆنیش لە ناوێ بە فەزایەکی تفت دروستەکە بەکتریا لە فەزای تفتان ناژی لە فەزای ترشان ناژی ئەمە فەزایەکی تفتی بۆ دروستەکە لە دوای ئەوە مادی دووەم
هایدرۆکلۆریک ئەسیدی پێڵێن HCl کە ئەمەش لە ڕووی ناوە بازرگانیەکەی ئەسیدی پێڵێن یان ئەمە لە دوای ئەوە ئەنێرین ئەمیش فەزایەکی ترشی بۆ دروست ئەکاتن لە پاش ئەوە مادەی سێم ئاوی گەرمە هەمە موادانە ئەشواتەوە هەم هەر شتێکیش لەوێ هەبێ پیسێک هەندێک شیر هەندێک شت لە شوێنێ لە جۆینتەکانە لە ناو بۆڕیەکانە هەبێ لەگەڵ خۆی ڕای ئەماڵێ تەبەقەی دەرەوەش ئەمە تەبەقەی ناوە تەبەقەی دەرەوەش بەدەست خۆمان ئەیشۆین بە ئاوی گەرم هەندێک شوێن پێویست ئەوەیە کە باڵ تیشک بەکتریاکانی لە ناو بێبوون ئەلترافایۆڵێت بەکاردێنین UV لێ ئەدەین بەو شێوازە ئامێرەکانمان ئەمە ئەداکەین بۆ مەرحەلەیەکی نوێ ئی بەرهەمهێنان. بێجگە لە وڵاتانی دەوروبەر بگرە لە وڵاتانی کەندا و وڵاتانی ئەوروپاش ئایسکریم دێتن کوردستان جوورەکانی گەلێک زۆرن ناتوانێت بڵێ یەک کارگەی یان دوو کارگەیان سێ کارگەیە.